بەناوی خوا. من دادوەری خانەنشین عەبدولباست فەرهادیم کە ماوەی 40 ساڵ لە دادگاکانی هەرێمی کوردستان کارم کردووە لە جۆرەها دادگا. هەندێک لە ڕووداوەکانی ناو دادگاتان لە بۆ باز دەکەم، یاخود ئەو چیرۆکانەی لە هۆڵەکانی دادگاکان بینیمانە کە چیرۆکی پەند ئامێزن بۆ گوێگران، بۆ هاوڵاتیان، بۆ براو خوشکە دادوەرەکان، بۆ لێکۆڵەرەوە دادیەکان. بابەتی ئەو جارەمان لە ڕووداوەکانی ناو هۆڵەکانی دادگا باسی ئەو دزەیە کە دز نەبوو. شەوێکی تاریکی سارد و سۆی زستان بوو، نۆبەرەی بارانی ساڵ دەستی نمە دەباری. پۆلیسە ئێشگرەکان نەهێشتنی تاوان لە کوچە و کۆڵانەکان دەخولانەوە. لە نزیک مەرقەدی عوزێر پێغەمبەر لە شاری هەولێرێ لە گەڕەش عەرەبان تارمایی پیاوێکی کەڵەگەتیان دیت کە شڕەبەڕێکی واتە ڕایەخێکی لول دابوو لە بن هەنگڵی خۆی نابوو. میری تفەنگەکانیان لێی ڕاکێشا و پیاوەکە وەستا. لێیان پرسی تۆ چێی؟ چ کارەی؟ کوان ئاسنامەت؟ تۆ دزی؟ کە لێیان پرسی تۆ دزی، کابرایەکە یەکسەر گوتی بەڵێ دزم. پۆلیسەکان هەڵیان کوتایە سەری و کەلەپچەیان لە دەستی کرد و بە پاڵدان سواری دواوەی پیکەبەکەیان کرد و بەرەو بنکەی پۆلیسی نەهێشتنی تاوانیان ڕاپێچ کرد. لەوێ بەڕێوەبەری ئێشگر، ئەفسەرەکان، لێکۆڵەرەوەکان هەموویان لێی کۆبوونەوە کە پرسیاریان لێکرد. لێکۆڵەرەوە لێی پرسی، لێکۆڵەرەوەی پۆلیس پرسیاری لێکرد، گوتی ئەتوو چ کارەی، ناوت چییە؟ ناوی خۆی پێگوتن، ناوی سیانی پێگوتن کە من فڵانی کوڕی فڵانم، لەدایک بووی ساڵی ئەوەندەم، ئیشت چییە؟ ئێستا بێکارم، شوێنی نیشتە جێبوونت چێندەرە؟ بێ شوێنم. لێیان پرسی ئەوە چییە و ڕایەخەی لە بن هەنگڵی خۆت نایە؟ پێی گوتن، گوتی وەڵاو ڕایەخەم دزیە. چۆن دزیتت؟ گوتی با لە مەرقەدی عوزێر پێغەمبەر ئەو ڕایەخەم دزی کە ئێوە منتان لەو نزیک ئەو شوێنەی گرت. و پێشتریش لەو مەرقەدا مافورێکی گەورەم دزی و لێیان پرسی مافورەکە چ لێ کرد؟ گوتی لە بازاڕی فرۆشتمەوە، نازانم فرۆشتیتمە چێ، کەسەکە ناناسمەوە. پارەکە چ لێ کرد؟ نرخی مافورەکە چ لێ کرد؟ گوتی نرخەکەیم سەرف کرد ڕۆژانە لەبەرەوەی بێکارم، هەتا شنگ و تااقەتم هەبوو دەمتوانی کرێکاری بکەم، ئێستا ئەو تااقەتم نەماوە، ئەو کارانەی کە بە من دەکرێتن کە من ناتوانم کاری زۆر بکەم، ماندوو دەبم، هیلاک دەبم. بردیانە بەر دۆسیەکەیان نارد لە بۆ دادوەری ئێشگر. کات ببووە دوای کاتژمێر 1:30 شەو. دادوەری ئێشگر لە ماڵەکەی خۆی کە لە دەرگایاندا دۆسیەکەی لێوەرگرتن، یەکسەر بڕیاریدا بە گرتنی ئەو تۆمەتبارە بە پێی مادەی 444 کە گوایە لە شوێنە ئاینیەکان دزی کردووە. پاش ئەوەی کە گیرا هەر بەو شەوە ئەفسەری ئێشگر یاداشتی گرتنی بۆ پڕ کردەوە و دادوەری لێکۆڵنەوە لەگەڵ بڕیاری دەستگیرکردنەکە یاخود گرتنەکەی یاداشتەکەشی واژوو کرد. بەو شەوە بردیانە گرتوخانەی محەتە. ماوەی هەفتەیەک زیاتر مایەوە پاشتر ئامادەیان کرد لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە تا دامپێنانەکەی وەربگیرێ کە هێنایانە بەردەم من. ئەو کاتێک کە لە دادگای لێکۆڵینەوە بووم سەیرم کرد، کەسێکی ڕەقەڵا باریکی بەژن درێژی تۆزێ بە تەمەن هاتە ژوورێ
لێم پرسیت تۆ ئەو قسانە کە نووسراوە قسەی تۆیە بۆم خوێندەوە؟ گوتی بەڵێ قسەی منە. وتم تۆ دزیت کردووە؟ وتی بەڵێ من دزیم کردووە. وتم بۆ دزیت کردیە؟ وتی لە برسان. وتم چۆن لە برسان؟ وتی کارم بە دەست ناکەوی، هیچ موچە و شتی واشم نییە، بە ناچاری بنووسە دزیتم. وتم مانای چییە بنووسە دزیتم؟ وتی جەنابی دادوەر کات لێ دەکەم بمنێرەوە گرتوخانە. بڕیارماندا بۆ ئەوەی دڵنیابین لە دامپێدانەکەی کردداری پشکنین بە ڕێنمایی تۆمەتبار ئەنجام بدرێتن بە سەرپەرشتی یەکێک لە لێکۆڵەرەوە دادیەکان. ڕۆژی دواتر هێنایان لە بۆ ئەوەی کردارەکە ئەنجام بدرێتن. ئەوە بوو تۆمەتباریان لە پێشەوەی پیکەوی پۆلیس یاخود جێبەکەی پۆلیس سوار کرد و لێکۆڵەرەوەی دادی لەگەڵی بوو چەند پۆلیسێکیش بۆ پاسەوانی. داوایان لە تۆمەتبار کرد بەرەو مەرقەدی عوزێر پێغەمبەریان بباتن لە دادگاوە. یەکسەر تۆمەتبار ئەوانی برتە تا بەردەمی مەرقەدی عوزێر پێغەمبەری. لە بەردەم مەرقەدی عوزێر پێغەمبەری گوتی ئێرە مەرقەدەکەیە. لێکۆڵەرەوەی دادی داوای لێکرد کە نمایشی چۆنیەتی دزیەکە بکاتن لە بۆیان ڕۆن کاتەوە تا ئەو لە کۆنووسەکەی بینوسیتن. چووە بەردەمی مەرقەدەکە و گوتی ئەو دەرگایە داخرابووم بەسە ئەو دیوارێک کەوتم، هاودیوی ژوورێ بووم و جاری یەکەم چووم دەرگای ژووری مەرقەدەکە دانەخرابوو، مافورێکی سێبەچاری لێ بوو، سوور و سەوز بوو، وابوو هەندێک مواسەفاتی کرد. تی لەوێ دەرمافورەکەم لولدا و بردم بەسە دیواریدا ئاودی بوومەوە و ڕۆژی پاشتر بردمە بازاری و فرۆشتم. و ئەو جارش ئەو شەڕە بەڕەم یاخود ڕایەخەم هەر لەوێن دەرهینا بە هەمان شێوە. لێکۆڵەرەوەی دادی پێی گوتی دەفەرموو بەسە دیوارەکەکەوە چەندی هەوڵدانەی دەتانی بەسە دیوارەکەی کەویتن. تی چۆن ئەدی پێشتر بەسەر کەوتی؟ کابرا زەردەخەنەیەکی کرد و گوتی بەسەر کەوتم. تی بەسەر کەوتم کە گوتی بەسەر کەوتم. لێکۆڵەرەوە دادیەکە گومانی لا دروست بوو کە چوونە ناو مەرقەدەکەی گوتی کا شوێنی مافورەکەی لە چێ دەربوو؟ گوتی لێرە لە یەک لە زاویەکان دانرا بوو. ڕایە خرابوو یان ڕانەیە خرابوو؟ گوتی نا بەڵێ ڕایە خرابوو. دی لە چێ ڕایە خرابوو؟ کا فەرموو سێبەچار جێگای نابتەوە لێرانە چۆن؟ وەلحاصل کە گوتی مافورەکەم لێرە بردیە گومان لە لای لێکۆڵەرەوە دادیەکەی دروست بوو. پیرێژنێک لەوێن دەربوو کە مجێوری ئەو شوێنەی بوو مەرقەدی عوزێر پێغەمبەری. ئەو پیرێژنە لێکۆڵەرەوەی دادی پێی گوتی ئێرە چ مافوری لێ بووە؟ هەتامە گوتی بابا ئەو شڕە حەسیرانەمان هەبووەمە لێرە لەوە تەی من بەبیرم دێت چەندان ساڵە لە مەرقەدی عوزێر پێغەمبەریمە مافور و بەڕی لێ نەبووە، تەنیا ئەو کۆنە حەسیرانەی لێ بووە کە کۆنە حەسیری وابزانم ئی مزگەوتی شێخی چۆلی بوو پاشتر درایتەوێن دەر. دوای ئەوە لێکۆڵەرەوەی دادی تێبینیەکانی خۆی نووسی لە کاتی پشکنینی شوێنی ڕووداو. بڕیاردرا لە دادگا کە نوێنەری یاسایی ئەوقاف حازر بیتن لەبەر ئەوەی شوێنە ئاینیەکان و مەزارگەکان و مزگەوتەکان و تەرچەکان و ئەوانە سەر بە وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەراتی ئەوقافن. نوێنەری یاساییان پاش ماوەیەک هات کە ئەو ڕێکارانە تەقریبەن دەتوانم بڵێم زیاتر لە مانجێکی خایاند. لە ماوەی ئەو مانگا بارانی بە خوڕ و نمنمە جاروبار بەفریش کەوت و سارد و سڕیەکی زۆر هەبوو کە نوێنەری ئەوقاف هات دادگا لێی پرسی ئایا ئێوە لە مەرقەدی عوزێر پێغەمبەر مافورتان هەبوو لێتان دزرابیتن کە سەر بە ئێوە بیتن لای ئێوە ئامارتان هەیە داتاتان هەیە چیتان هەیە ئایا لە مەزارگەکان و لە مزگەوتەکان و لەوانە چی لێ و چی لێ نییە؟ لە وەڵام نوێنەری یاسایی گوتی من ئاگاداری ئەو وردەکاریانە نیم. داوای مۆڵەت دەکەم
تا پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی مزگەوتەکان و مەزارگەکان بکەم. مۆڵەتی درایە پاش هەفتەیەک 10 ڕۆژی تر هاتەوە، گوتی ئێمە دڵنیا نەبووین کە ئایا مافوری لێ بێیانە لەوانەیە خێرخواز ئەو کارانەیان کردی. دادگا لێی پرسی ئایا ئێوە ئێستا لە بۆ مزگەوت و مەزارگەکان و ئەو شوێنە ئاینیانە یاخود ئەوانەی کە خەڵک دەچیتێ و یاخود کەنیسەکان و ئەوانە مافور و ڕایەخ و سۆبە و شتی وا دەکڕن هەتا بزانن لای خۆتان ژمارە هەبی بنووسرێ. لە وەڵام نوێنەرەکە گوتی نە، ئەوانە زۆربەی خێرخوازەکان ئەو کاران دەکەن، بەڵام دەبتە مڵکی ئەو قاف پاش ئەوەی کە تەسلیمی مزگەوتەکان یان مەزارگەکان کرا. لەبەر ئەوە ئەگەر هات و مافور لەوێن دەرهەبووبی یاخود ڕایەخەبووبی ئەو کابرایە دزیبی، ئەو کاتە ئێمە سکاڵامان هەیە لە دژی تۆمەتبارەکە. دادگا بڕیاریدا چەند کەسێک لەوانەی کە سەردانی ئەو مەزارەی دەکەن یاخود سەردانیان کردووە پێشتر ئامادە بکرێن وەک شاهێت تا بزانن ئایا مافوری لێ هەبوو ئەو شوێنەیان نەبووە. دوای هەوڵ و کۆشتێکی زۆر توانیان چەند کەسێک لەو پیرێژن و پیرەمێردانەی کە خەڵکی گەڕەش عەرەبان بوون ئی دەوروبەری مەزارگەکە بوون و سەردانی مەزارگەکەیان دەکرد بە بەردەوامی و لەوێن دەردوعایان دەکرد و قورئانیان دەخوێند و نەزریان دەکرد و ئەوانە ئامادە بن کە ئامادەبوون لە بەردەم دادگا هەمویان جەختیان لەسەرەوە کردەوە کە ئەو مەزارگەیە هیچ مافوری نەبووە و ڕایەخیشی نەبوو و تەنیا ئەو حەسیرانەی کە تا ئێستا لێ ڕایەخراوە ئەوانەی لێ هەبووە. دادگا بڕیاریدا تۆمەتبار ئامادە بکرێتەوە لە بەردەم دادگا تا پاشکۆی گفتاری وەربگیرێ لەسەر بنەمای قسەی شاهێدەکان و نوێنەری ئەوقاف و هەروەها مجێوری مەرقەدەکە مەزارگەکە کە پاشکۆی وتەی وەرگیرا تۆمەتبارەکە شکلی گۆڕا بوو، یعنی ئەو ماوەیە بڕێک ڕەنگ و ڕووی خۆشتر ببوو دیار و لە سزن لەبەرەوەی کە هاتە ژوورێ دادگا لێی پرسی ئایا تۆ بەڕاستی دزی ئەو دانپێنانت ڕاست بووە، چونکە هەموو وەقایعەکان دەڵێن شتیوانیە هیچ مافورێک لەو مەزارگە نەبووە، ئایا تو لە شوێنێشتر دزیت نەکردیە بە عوزێر پێغەمبەری تێگەیشتبی؟ وەڵام گوتی نەخێر، لە قسەی وانە هەمووی ڕاستە، منیش هیچ مافورم نەدزیە، مافور وجودی نییە. و ئەو ڕایەخەی لە لام بوو، من کەسێکی بێکەسم، هیچ شوێنێکم نییە لێ بحەوێمەوە و تەمەنەکەمی ئەوە نییە لە بنکەی بە ساڵاتوان وەرم بگرن. هەوڵم دا 1-2 گوتیان تو جارێ جاحێڵی نازان وەزعی منیش چۆنە کە نەساغم وەریان نەگرتم. بۆیە بەناچاری هەتا سەرمادانە هات بوو دەچووم لە دەوروبەری عوزێر پێغەمبەر و شێخی چۆلی و ئەو ناوە ئەو شڕە بەڕەش کەسێکی خێرخواز لە گەڕەشی تەعجیل دایە من و ئەوە لە خۆم لول دەدا و شەوانە لە ناوی دەخەوتم، بەڵام ئەو شۆکە نمە باران دەستی پێکرد، ترسم لێ نیشت کە بارانەکە بە خوڕ بیتن و تەڕبم. لەبەرەوە تا خۆم بپارێزم شڕە ڕایەخەم لولدا و بەرە و ناو قەیسەری دەچووم لە ڕێگای گەڕەش عارەبانەوە بە بەردەمی تەچێ شێخ محێدین و ئەوانە کە شۆڕ بمەوە لە بۆ ناو قەیسەری بچم هەتا لەوێن ئەگەر دەرفەتم بدەن یاخو پاسەوانەکان بێلن تا بەیانی لەوێن شەو بکەمەوە. بەڵام پۆلیسەکانی نەهێشتنی تاوان گەیشتنە سەرم و ئەوە بوو پەلبەستیان کردم و منیش بیرۆکەی ئەوەم لە بۆ هات، گوتم خۆ باشترین شوێن لە بۆ ئەوەی لەو سەرمایەی بمپارێزیتن و خواردنیشی تێدا هەبیتن بەندیخانەیە. چۆن بچمە بەندیخانە؟ پیاوێکی وانیم بتوانم شەڕ بکەم، دەرفەتە با بڵێم دزم. ئەوە بوو دانم بەوە ناکە من دزم و گوتم دزیم کردیە و بە فەرمانی دادوەری ئێشکگر من ئەو شەوە گیرام تا ئیمڕۆ
ئەوە لە بەردەم جەنابتم و ئێستاش سەرما و سۆڵەکە ماوە زستان ماوە حەزم لێیە ئەگە هەتا ماوەیە تریش گرتنەکەم درێژ بکەیە و لەوێن دەرم بهێلیەوە. لەو کاتانەدا بوو بەڕاستی کاریگەریەکی زۆری هەبوو قسەکانی لەسرم تم لە ناو ئەو کۆمەلگایە کەسێکی وا هەبیتن لە برسان و لە سەرمان دام بەوە بنێ بڵێ من دزم تم جارێ چاوەڕێ بکە. دۆسیەی دوای ئەوی کە هاتە بەردەمم کەسێکی خوا پێداو بوو بە ڕووداوێکی هاتوچۆ لە کەسێکی دابوو زامداری کرد بوو چەند شەوێک بوو گیرا بوو هێنانە بەردەم کە گفتارەکەی وەرگرت و کە سوکاری زامدارەکە خۆی هاتبوو لێ خۆش بوو گوتی قەزا و قەدەر بۆ من هیچ سکاڵام لە دژیوی نییە دەمەوێت بەری بدەن نامەوێت بگیرێتن. ئەوە زۆر پیاوەتی لەسرم هەبوو و مەسرەفی کردیمە و لە نەخۆشخانەی تایبەتی چارەسەریان کردیمە کە ئەو کاتە نەخۆشخانەی تایبەتی کوردستان هەبوو بە تەنیا لە هەولێرێ. لەو شوێنە منیان چارەسەر کردووە لەبەرەوە دەمەوێت بەر بدرێتن دادگا بڕیاریدا بە دەستەبەری بەری بداتن. تۆمەتبارە خوا پێداوەکە لە دادگای پرسی ئایا ئەو کەسەی پێشە من دەکرێت پرسیارێک بکەم وتمان بەڵێ فەرموو گوتی ئەوە پێناچی دەستبیتن نازانم لە ناو سزنی گۆشەگیر بوو تێکەڵی کەس نەدەبوو بە تەنیا دادەنیشت من زۆر دڵم پێی دەسووتێتن کەسێکی وایە ئێمەش کاریمە نییە ئەو لە بۆی باز بکەین چیە و چنیە بەڵام لە ڕووی مرۆڤایەتیەوە کارەساتەکەمان بۆ باز کرد ئەوەی کە کەسێک لە برسان و لە ترسی سەرما دام بە تاوانێک بنێ کە نەیکرد بێ وتمان ئەوە دز نییە بەڵام دەڵێت دزیم کردێ بەس لە ڕاستیدا هیچ دزیەک نەکراوە لە ئارادانیە هیچ تاوانێک لە ئارادانیە دادگا ئێستا بڕیار دەداتن چارە نووسەکەی دیار بخاتن بەڵام بێشوێنە بێلانەیە ئەو کەسە خوا پێداوە یەکسەر گوتی من ئەو کەسە ئەگەر دادگا ئازادی بکات دەی بەمە لای خۆم وەک پاسەوان لە یەکێک لە چێلگەکانی پەلەوەرەکانم کە هەمە وەک پاسەوان دای دەنێم ئەگە کاریش نەکاتم بەس شەوان لەوێن دەر خواردنەکەی هەبیتن و کاتەکەی بەسەر بباتن و بحەوێتەوە. دادگا بڕیاری ئازادکردنی دزە نادزەکەی دا و بە دەستەبەری کەسی تۆمەتباریش لەبەرەوەی لێ خۆش بوون و ئەو کەسەی کە زامدار بوو باری تەندروستی باش بوو خۆی هات بۆ دادگا بەردراو و کە بە دەستەبەری بەربوو یەکسەر کابرای لەگەڵە خۆی بردو و کردیە پاسەوان لای خۆی. ئەوە یەکێک بلو چیرۆکانەی کە لە بەردەم دادگا بەخۆم بە چاوی خۆم بینیمە بۆیە داوا لە دادوەرە بە ڕێزەکان دەکەم لە لێکۆڵەرەوەکان لە ئەفسەرەکانی پۆلیس دەکەم هەر کەسێک گوتی من فلان تاوانم ئەنجام داوە یەکسەر باوەڕی پێ نەکەن تا حەقیقەتەکان لە بۆ ڕۆن دەبیتەوە بستنە بنج و بنەوانی ڕووداوەکە بزان ئەو ڕووداوە لە ئەساس ڕوویداوە یان نا چونکە زۆر جار دەبینین تاوانبارێک دام بە تاوانێک دەنێ کە نەیکردیە لە بۆ ئەوەی حاڵەتێک وەک ئەو حاڵەتی ئێستا یاخود لە بۆ حاڵەتی ترە چۆن هەندێک جار هەیە لە بۆ ئەوەیتی تاوانێکی گەورەتری ئەنجام داوە دێتن دام بە تاوانێکی بچووکتر دەنێتن کە دەزانی سزاکەی کەمترە هەتا لەسەر تاوانە بچووکەکە بگیرێتن تاوانە گەورەکەی پێدا بپۆشیت. بۆیە لە دادگا جۆرەها ڕوودا و ڕوودەداتن و لە ناو دۆسیەکانی دادگا لە ناو هۆڵەکانی دادگا دەکرێت دەیان ڕۆمان چیرۆک بنووسرێتەوە کە بەسەرهاتی زۆر زۆر گرنگیان لە خۆ گرتووە و مەبەستمان لەو جێڕانەوە تەنیا ئەوەیە بۆ وشیارکردنەوە و مەرج نییە بۆ وشیارکردنەوەی خەڵکان بی بەڵکو بۆ وشیارکردنەوەی لێکۆڵەرەوەکان بیتن دادوەرانی لێکۆڵینەوە کە
ئێستا بە تایبەتی ئەوانەی کە تازە دەست بەکار بووینە و گرتنی خەڵک لەسەر هەر بنەمایەک بیتن ئەوە چارەسەر نییە. خۆی گرتن لە خۆیدا ناتوانین بڵێم سزایەکە دژی کەسی تۆمەتبار حساب دەکرێتن، بەڵکو ڕێکارێکی پێشەچیە لە بۆ ئەوەی لە چ کاتێک تۆمەتبار دەگیرێتن. لەو کاتانە تۆمەتبار دەگیرێ یەکەمیان ئەگەر هات و ترسی هەڵاتنی هەبیت، شوێنێکی نادیاری هەبیتن، و لە حالەتی دووەم ئەو کاتە تۆمەتبار دەگیرێتن ئەگەر تاوانێکی ئەنجام دابیت سزایەکەی لە 3 ساڵ زیاتر بی هەتا سزای لە ناوبردن، و حالەتی سێم لەبەر ئەوە بی مەترسی لەسەر ژیانی تۆمەتبارەکەی هەبیتن. لەو حالەتانە و حالەتی تریش هەیە کە تۆمەتبارەکە مەترسی هەبیتن کە ئەو تۆمەتبارە کاریگەری ئەگەر لە دەرەوە بیتن لە ناو گرتوخانە نەبیتن کاریگەری لەسەر ڕێڕەوی لێکۆڵنەوە هەبیتن، ڕێڕەوەکان تێک بداتن. و بۆ ئەمڕۆ بابەتەکەمان تەواو بوو، تا ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێرم. زۆر سپاس.